کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ پێکەوە شتێکی زۆر خۆش جوانە، یعنی وەکو چەپکەی گوڵێک ئەگەر هەموو ڕەنگی تیا بێت چەکە گوڵەکە جوانە بێت، بەڵام ئەگەر بەس یەک ڕەنگ بێت یعنی هەم جوانە بەس جوانەکەی بە تێکەڵاوی بێت. یەک لە سەرکەوتوەکانی وڵات ئەوەیە کە هەموو دین و دیانەتێک و هەموو قەومێک لە وڵاتەکەدا هەبێت. بۆیە پێشکەوتن و شارستانی وڵات ئەوەیە کە لە هەموو قەوم و دین و دیانەتێک لە وڵاتەکەتدا هەبێت. پێکوێژیانی کوردستان یەکەمین لە جیهانیدا لە پێش وەخستیە. لەنە کورد بتن، مەسیحی بتن، تورکیا، تورکمانە، عەرەبە چ فەرقی نییە. لە ژیان لەگەڵ هەموو فەرەخۆشە. لەناو باخچەیەکی سروشتیە. ئەگەر لە ژیاندا هەموو لە مەسەبی، هەموو لە دینی، هەموو ئەرقی هەبیتن، ئەو ئەرق بوومە خۆشیەتیە پێشوازیە. پێ دەڵێن کولتور. کولتورێک لێرە فامکە فەرقی نییە. کوردستان بۆ یەکەمینە.